بەڕاستی پێویستە چەرەسات لە هەموو ماڵێکە هەبێ و بە تایبەتیش لە بۆنەکانە؟ چەرەس ڕاستە ئێمە لە جەژنا زیاتر داینین، بەس هەندێک زانیاریێن بە بینەرانی خۆشەویست دڵنیام و هیوادارم نەک تەنها جەژن بۆ دوای جەژنیش و هەموو ژیانیان بەردەوام بن لە خواردنی چەرەسەکانە. ئەگەر بین چەرەسەکان هەر هەمویان جیاوازیی کەم هەیە لە بینیانە بۆ پێکهاتەکان، بەڵام بە هەمویان ئەتوانن بیکەمە یەک بابەت کە بابەتی چەرەساتە. شاهەکەیان ئەم گوێزەیە کە خوای گەورە وڵاتی ئێمە هۆرامانی بەمە دەوڵەمەند کردووە. تامێکی خۆشیشی هەیە و هیوادارم بتوانین دوای ئەم بەرنامەیە وەکو ئاگاداریەک بۆ دەسەڵاتدارانی منطقەی هەورامە بتوانن احتیمام زیاتر بن بە مەوزوعی گوێز و تیجارەتی گوێز و بتوانین بیکەین بە بەرهەمێک کە بتوانێت داهاتیش باش بێنێ بۆ منطقەی بۆ کوردستانیش. مەوزوعی چەرەس ئەتوان سوودەکانی بکەمە 6 خاڵ. خاڵ یەکەم ئەو چێوریە لە چەرەسا هەیە. ئەو چێوریە لە چەرەسا هەیە پێڵێن پۆلی ئەنساتچوریتد، یعنی ئەوانەی کە تێر نین چێوریەکان و بە تایبەتی ئۆمێگا 3 و ئۆمێگا 6. ئەم دوانە سوودیان چییە بۆ تەندروستی مرۆڤ؟ پێش هەموو شتێ سوودیان بۆ مێشکە. مێشکی مرۆڤ ئەوەی بینەرانی خۆشەویست لەوانەیە نەیانزانی بێ کەوا تەنها لەم کەللە بچووکەی ئەم مێشکە 100 ملیار خانە هەیە. ئەو 100 ملیار خانەیە یعنی 100 ملیۆن خانە بەستراوەتەوە بە ئەعساب بە وایر وەک وایری کارەبا. درێژی ئەم ئەعسابانە نزیکی 500,000 لای هەندێک کەس ئەگاتە 700,000 کیلۆمەتر. 800,000 کیلۆمەتر بینەرانی خۆشەویست بۆی بزانن چەنە دووری بینی ئەرز و مانگ 385,000. یعنی ئەوەندە و نیوی مەسافەی بینی ئەرز و مانگ ئێمە وایر هەیە و ئەعساب هەیە کە ئەم خانانە بێکەوە بەسی لەو مێشکە. ئەم ئەعسابانە وەک وایری کارەباوایە طبقەیەکی هەیە وەکو عەزلە بۆ ئەوەی کە ئەمرێک دەرەچێت لە مێشکەوە لەم خانە بۆ ئەم خانە بۆ ئەو خانە و مثلەن مێشک ئەمرەیە ئەم پەنجە بجوڵێنێ مێشک ئەمرەیە منەوە قسەیە بکەم بیرکردنەوەی بکەم. ئەمە نەقڵە بێ بە چه سرعەتێک نزیکی 350 کیلۆمەتر لە سانیەکە نەقڵەوە بەو سرعەتە. ئەبێ وایرەکە عەزلی باش بێ. ئەو عەزلە ئەم چەوری کە لە چەرەساتە هەیە بەم چەرەساتانە ئەوەندە گرنگە بۆ ئەوەی شۆرت دروست نەبێ. لەبەرەوە سەیران کردووە ئەو کەسانی مەسەلەن تووشی ئەوەیان تووشی نەخۆشی زەهایمەر کە ئێستا زۆر بڵاوبەتەوە کە نەخۆشی بیرچوونەوە یان خوێندکارەکان ئەوە لە بیر نەکەین بەڕاستی ینی کاتێک سایەکەین ڕەنگە زۆر جار پەنابەری نەبەر ئۆمێگا 3 بە شێوەی حەب کە ئەگەر ئێمە بە سروشتی هەمان بێ بۆچی بچین حەبەکان بکڕین وانە؟ و سروشتیەکەش لە حەبەکەش باشترە. ڕاستە ئۆمێگا 3 دوو جۆرە هەیە، ئاژەڵیە کە لە ماسیە هەیە و هەیە ڕووەچیە کە لە بەتایبەتی گوێز زۆریتیایە بایم زۆریتیایە. ئەمانە دەورە بینێ بۆ یەکەم خانەکان بە باشی تێبگەن. ئەو عەزلە کە پێڵێن مایلین شیف وخوای گەورە وای دروستکۆ لە مێشک خانەیەک ئەو مایلین شیفە دروستیەکە و لە عەسابەکانی بڵین لەشە خانەیەکتر دروستیەکە کە ناوی شوانسێڵە. ئەم چۆریانە بۆ گرنگە کە ئۆمێگا 3 ئۆمێگا 6. دووەم خاڵ بۆی خەڵک بیری نەچێ چی لە چەرەسا هەیە پرۆتین. ئەوەی بەلای منیشەوە سەیرە گۆشت لە 120 پرۆتینە. ئێدە چەرەس لە 120 پرۆتینە بەقەدەر گۆشت پرۆتینی تایە. گوێز لە هەمویان کەمتر پرۆتینی تا ئەویش 115 یعنی ئەو کەمە نییە، بەڵام لە باتی ئەوە نەوع چەوریەکەی زیاترە و سوودەکانی زیاترە لە ناحیە چەوریەوە. پرۆتین بۆچی باشە؟ جیناتی ئێمە پرۆتینە. هەموو دیواری خانەیەک پرۆتینە. ئەو خانەیە دیوارەکانی کونکون بێ وەکو ژوورێکە کونکون بێ ڕەشەبا بێ تەپ و تۆز بێ باران بێتەنەوە ئەو ژوورە هەر وێرانیەکە. لەبەرەوە خانەکانی مرۆڤ پێویستی بە پرۆتینە. سێ هەرچی تەفاعلاتی کیمیاوی هەیە لە ناو خانەکانە نیوەنیوی پرۆتینە نیوەنیوی چەوریە. ماسوولکە ئێمە پرۆتینە، دڵی ئێمە پرۆتینە، جگەر و گورچی لەمان پرۆتینە کەواتە پرۆتینیش زەرورە. ئەمە دوام خاڵ. ئەوە دکتۆر سیروان دایمەن جەخت لەسەر خواردنی گۆشت دەکاتەوە لەبەرەوەی پرۆتینی باشی تایە کاتە چەرەسیش یەکێکە لەو شتانەی کە زۆر باشە لەبەرەوەی هەم پرۆتینێکی باشی تایە. پرۆتینی باشە و بە تایبەتی ئەوانەیە کە ڕووەچین و حەزیان لە گۆشت نییە ئەتوانن بەچی تەعویزیکەنەوە بۆم پرۆتینی لەمەیە هەیە. یان ئەو کەسانێک حەزیان لە گۆشتیش نیە شرنیە ڕووەچی بن ئەتوانن بە چەرەس تەعویزیکەن. سێ کە زۆر گرنگە ڕیشاڵی زۆرە. یعنی باوەڕکە وا باوە لە ناو خەڵکا میوە ڕیشاڵی زۆر بێ بەڵام یا سەوزەکان بەڵام هەرە میوە زۆرەکە کە ڕیشاڵی زۆرە سێوە لە 100 غرامە 2 غرامی ڕیشاڵە. چەرەسەکان
هەرەکەمەکەی 7 گرامە 3 ئەوەندە 4 ئەوەندە ڕیشاڵی تایە باشە ڕیشاڵ سوودی چییە بۆ مرۆڤ ئێستا پێڵێم لەشی مرۆڤ لە 100 تریلیۆن خانە پێک هاتووە تەنها 10 تریلیۆنی خانەی مرۆڤە 90 تریلیۆنی میکرۆبە لە ناو ریخۆڵەی ئێمەیاژی ئەو میکرۆبانە نەخۆشکەون لەشی مرۆڤ نەخۆشەکەوێ خواردنی ئەو میکرۆبانە لە ناو ریخۆڵەی مرۆڤە ڕیشاڵە کەواتە من کە ڕیشاڵ ئەخۆم خوارد نەخۆم بۆیە سەوزە زۆر تەندروستە ڕیشاڵی تایە چەرس ڕیشاڵێکی زۆر تەندروستی تایە ئەچێ بۆ ئەو خانانە ئەو خانانە کە ئەو ڕیشاڵا خۆن یەکەم تەندروستە بن دووهەم زۆر سەیرە دەرکەوت مادەی سیرۆتۆنی نفرازەکەن هۆرمۆنیەکە هۆرمۆنی سیرۆتۆنی دڵمان خۆشەکە دڵمان خۆشەکە یعنی تەسیرە کاتە سەر نەفسیەتی مرۆڤ بۆیە لەشی مرۆڤ زۆر سەیرە عەسەبێکی هەیە پێڵێن عەسەبی دەیەم ڤێگەس نێرڤ ڕەبتی مێشک لە ڕیخۆڵەیەکە لەبەرەوە تۆ ئەو ڕیشاڵەکە ئەخۆی و ئەم میکرۆبانە کە ئەو مادەی لێ دروستەکەن سیرۆتۆنینەکە ئەچێتە بۆ مێش دڵمان خۆشەکە بۆیە توێژینەوە هەیە لەسەر ئەمە هۆنیان خان بینەرانی خۆشەویست توێژینەوەی لەسەر ئەڵێ 24 گەنجان هێناوە بۆ ماوەی 24 گەنجی تەندروست 64 گەنجی تەندروست بۆ ماوەی 8 هەفتە چرەسیان داونەتێک کە ئەمەی ئۆمەگاسیەکانی تایە ڕیشاڵەکەی تایە پرۆتینە سریان کرد دوای 8 هەفتە هێمنترن لەگەڵ ژن و خوشک و دەوروبەریانە ملاحەزەیان کردو هێمنترن دڵیان خۆشترە خەمۆچیەکە تۆزێک کەمترە ئەگەر خەمۆچیان هەبێ ئەنجا سێران کرد ئەوانەی زەهایمەریان هەیە بۆ ماوەی 2 ساڵ یاویانە بۆ کەسانەی کە تووشی زەهایمەر بوون سێران کردو بەرەو باشتر ڕۆشتن دکتۆر ئەو نەباسی لە سوودەکانی کرد هەستەکەم فریانەکەوین بەڕاستی لەم بەرنامە نامامان ئەمە سیانە منوتم 6مان هەیە یعنی سەر چوارەم ڤیتامینەکان ڤیتامینی یەکەم ڤیتامین کە زۆر گرنگە ڤیتامینی بینۆ فۆلیک ئەسید فۆلیت ئەوە دکتۆری ژنانە باشی ئەزانن ئەوانەی دووگیانن باشی ئەزانن چونکە هەمویان بە حەب وەریەگرن چونکە ئەم حەبە زۆر گرنگە بۆی مێشکی ئەو مناڵە لە کاتی دووگیانە بە کامڵی پێبگا ئەو نخاعی شەوکی کە لە مێشکەوە دابەزێ بۆ خوارەوە لە پشتیا ئەوە بۆی بە باشی کاتە خانمانی دووگیان دەتوان بیکەن بە بەشێک لە خواردنەکانیان زەروریشە نەک ئەتوانن بەڵکو زەروریشە بیکەن چونکە هەر هەمویان حەبی فۆلیک ئەسیدە کۆرەگرن هەندێک مناڵ ئەگەر دایکی فۆلیک ئەسیدی کەم بێ وەکو گرەیەک لە پشتیا دروستە بێ و ئەمە لە ناو خەڵکا باوە لە 115 مناڵ کە لە دایکە بێ ئەو حاڵەتەی هەیە لە پشتیا ئەو هینە دروستە بێ کە لە نخاعی شەوکات و دەدرێ وەکو گرەیەکە وەکو چیسەیەکە کە هینەکانی تایە پەردەی مێشکی تایە ئەو فۆلیک ئەسیدە مهمە دووهەم ڤیتامین کە زۆرە لە چرەسا ڤیتامینی B6 پاریدۆکسین بۆچی زەرورە یەکەم خڕۆکە سوورەکان بۆی پێ بگەن B6 پێویستە کەواتەوەی B6 کەم بێت تووشی کەم خوێنیە بێ کەم خوێن بی وزت کەمە بێ خەڵک بۆ کێشەوە ناڵێن بۆیە زەرورە ئەمە کەم خوێنیشمان بۆ مەناعەتیش دەوری هەیە و یەکێ لە ڤیتامینە هەرە زەرورەکان کە زۆر کەمە لە خواردنا بەعام ڤیتامین E ڤیتامین E دژە ئۆکسانێکی زۆر بەقووەتە و توێژینەوەی زۆری لەسەرا سێرچیشم بۆ کردووە کە خانەی شێرپەنجە لە ناوە بام ئەم ڤیتامینەیە دوو جۆرە ئەلفا تۆکۆفیرۆڵ و بێتا گاما ببوورە گاما بێتا فیرۆڵ بە تایبەتی گاماکە توێژینەوەی زۆری لەسرە کە دژی خانەی شێرپەنجەیە کاتە دکتۆرەمە زۆر گرنگە لێرادا بۆستین هەر بەڕاستی ئەتوانین بڵین بەرگری کارێکی باشە بۆ کەسانی ژێرپەنجان هەیە یاخود ئەتوانن بەتەواتی سوودی لێ ببینن زۆریش زۆری توێژینەوەی لەسرە توێژینەوەی بەقوەتی لەسرە ئەو نییە بڵێ باسی ئەەکەن نەخێر توێژینەوەی لەسەر توێژینەوەی بەقوە